رادیو گریانک بناو دل ابین لهر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ من لە هیوا لە رادیۆ و تەلەڤیزیۆنی HD گەڕیانەوە لە خزمەتی ئێوەم لە بەرنامەی هونرستان. هیوادارم بەرنامەکەمان جێ ڕەزامەندی و جێ خۆشحاڵی ئەوەی بیستن و بینەری بەڕێز بێت لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان ئاڕاستاکەین و بەخۆم و میوانەکانم ئەمڕۆ هیوادارم بتوانین خزمەتێکی باشی هونەری میلی و شرۆڤەیەکی باسی هونەری میلی بکەین لەگەڵ میوانە عزیزەکانم ئەویش کاکە هونەر بە سایزەر و کاکە شەمێران دەربەنی بە دەنگە خۆشەکەی و کاکە ئامانجی خۆشەویست ئامان دەربەنی کاکە شەمێران مەیدانی بوو هەردەم سەرکەوتوو بن و زۆر زۆر بەخێر بن سەر و سەر یاخوا بەخێر بن بینەرانی عزیز و خۆشەویست. پێم خۆشە پێتان ڕابگەێنم کە ئەمڕۆ ئەبێ بمان بەخشن بەهۆی چەند خەلەکی کارەباوە تۆزێ لە بەرنامەکە دواکەوتین بە زیوادارین لە بەرنامەکە بتوانین حەقتان بۆ بکەینەوە بە زیادەوە دڵتان خۆشکەین بە گۆرانی خۆشەکانی هەردوو هونەرمەندە دەنگخۆشەکەمان کاکە شەمێران و کاکە ئامان و پرسە و سەرخۆشی خۆمان و سەرجەم کارمەندانی رادیۆ و تەلەڤیزیۆنی HD گەڕیان ڕائەگەین بۆ ئەو کۆسپە گەورەی کە لە هونەری میلی کە و دەویش کاکە جافر زەرکەیی بوو کە بەداخەوە ئەم بەیانیە سەعادە تووشی تەسەڵوفێکی ماشێن بوو. ئەم ڕۆژەی یەشتین زۆر دڵنیگەرانین بەوەی کە ئەو هونەرمەندە گەورەمان وەکو گەلێکی کورد هونەرمەندێکی شمشاڵژەنی میلی لە دەستماندا هیوادارم خوا سەبووری خانەوادەکەی و سرجەم هونەرمەندامدا و خوا لێی خۆش بێت و ئاکۆس بوو ناخۆشیان بێت. و ئەمەیەوەشتان پێ ڕابگەێنم هەر ئەمڕۆ کە ساڵیادی دامەزراندنی یەکەم ڕۆژی رادیۆ تەلەڤیزیۆنی HD گەڕیانی ئێمەیە پیرۆزبایی لە خۆمان و هەموو کارمەندانی ئەزیزەکەم هیوادارین توانی بێتمان خزمەتێکی باش بە ئێوەی میلەتی کورد و بیسەر و بینەری خۆشەویست بگەێنین. دا با زۆر درێژی نین ئەچین لای میوانە خۆشەکانمان حەزەکەیم بزانین ئەمڕۆ کاکە شەمێران مەیدانی چەند پرسیارێکی دەکەن کاکە ئامانجا و دواتر چینە سەر باسی و گۆرانیەکان. کاکە شەمێران مەیدانی لە تۆ دەست پێکەم زۆر بەخێر بێ سەر چاومان لەیان خۆمان و ڕادیۆ گەڕانەوە بە خێراتتان دەکەین. هیوادارم سەرکەوتوو بێ. قوربانت زۆر سپاس. حەزەکەم بزانین کاری هونەری کاکە شەمێران کەی بوو خولیای گۆرانی بوو وەکەی بوو وڵات دەمێکە بەس 2 ساڵە 3 ساڵە لەناو ئیشەکەیان 3 ساڵە بین دەرکەوتووی بەس پێشتر کەوتوم هەر بۆ برادران وا سەفرە و سەحای دەرەوەشنان خۆی هەمومان کە سەردانزەکەین بە گۆرانی هەر لەو شتانەیە تەشیعکردنی برادرانەکە لای نزیکن وڵات دەنگی خۆشەوی بمان بڵێ توانەوە ڕاستەوە هە سەرکەوتووی کاکەشەمێران دەنگێکی خۆشانەیە لەگەڵ کاکە ئامانجی خۆشەویست و بە تایبەتی ئەم 3-4 مانگەشتان زۆر شۆتە ناو خەڵکەوە بە حکومی کە شتەکانتان بۆنی کوردەواری و دەنگە ڕەسەنە کوردیەکەی لێت. هیوادارم هەمیشە سەرکەوت دراشەکە کە ئامانجی خۆشەویست ئەی تۆ چۆن بوو دەستپێکی هونەریت و چۆن هەستی پێکرد و چۆن ئەسپی خۆت تاودار لە مەیدان بۆ کاری هونەری؟ پێشەکی دەستخۆشی لە مامەجەزا و هەموو کارمەندان زۆر سپاس دەکەم شتان ساغ و سەرکەوتوو بم. قوربانت سپاس. وڵات دەفعیان کردم خوا سەوتێکی خۆشی داوا پێمانی تر ئەوە خەڵک داوا کاریان کەوتیانە گۆرانی بڵەوی تر هاتینە ناو بوارەکەەوە لەخوا بە زیاترخوا بەخێر نابڕاستیان بوارە پێویستی بە کەسانی دەنگخۆش و ئەو هونەرە ڕەسەنە میلیە هەیە کەوکو ئێوەوانین دڵێ ئینشاءالله هەروەش بە دڵی خەڵکیشتان خۆشکەوە سەرکەوتی بەڕاستی دەستکردنەش مهم بووە دەفعیان کردی. کاکە ئامانجیان کاکە شەمێران زۆر بەخێر بەسەرشامجا ئەمەوێ لە سعات 3:30 قەرار بەرنامەکەمان بوو جا وەڵی سە خەڵک گەورە تووڕێک بێت زوو گۆرانی داخڵ نەبین لەو قەناعەتم حەقیان بۆکەین بە تێڵاومان بوەستن جا ئێستا ئەمێ لای یەکەم گۆرانی دەبزانم کامتان یەکەم گۆرانی ئەڵێمە گۆرانەکان دووخۆڵی یەکەم گۆرانیتانیان نەوەڵا یەکەم گۆرانیمان مەقامێکە بەسەر سلێمانیایە ئەیدەمەخۆڵەکانتانە جەنابتانەوەی فەرموو باگوێمان لە یەکەم ڕەسامەندیەمولایەکیش بێت و لە کەم و کوڕیمان ببورن و کە دوای کەوتین هەر سەرکەوتوو بیت و کێشەرا بێشەڵا حەق بۆ بیسەر و بینەری خۆشەویستەکەینەوە هیوادارین بمابورن بۆی کە تاخیر بن بەهۆی تەکنیکی کارەباوە داوای لە برندیان لێکەین و فەرموو کاکە ئامانجیان با گوێبیستی یەکەم بەرهەمی تۆ بین بە گۆرانێکی خاو دەست پێکەیت فەرموو.
خۆشەویست ئەو دەمانە خۆش دەکەکە نەردەستی خۆش بێ بەڕاستی مەقامێکی خۆش بوو شارەکەی چێ بوو کاگامان دەم شارە ئەوە شعری برادێک مەوتێتی ناومە وا ئەرە وڵایەوە دووسێ شارم بۆ نێرە جارجارەڵە بەس بە شەرتی نێم ناومە با داوم لێنەکەم مەڵای کابراایکی زۆر خاچیانی خۆش شاعیرەکانەکە ناوێن نەبی پیان ناخۆشە و هەندێکی زیێ ئەمەشە بێ ناوی نەبێ ئەمە بێ ناوی نەبێ زۆر مهمە ئەسەرکەوتوو بێ بۆ ئەو بێناوە بەڕاستی شارێکی زۆر جوانی تۆیش دەفاکردن نەبوو کاکە ئامانجدەم و دەست خۆش بێ کاکە دەست خۆش بێ بەڕاستی شعرێکی زۆر جوان بۆ سەستێمانیە ڕێک پراپڕێم کاتی سلێمانی بکە خەڵک زۆر بێزارە و خامۆشە لە هەمڕوو شەقامەکان بەڕاستی خامۆشن
بحكم بێزاری کە ئینشەڵڵا کۆتایی پێ دێت و هەموو خەڵک شاد دەبێتەوە بە خۆشبەختیەکان ئینشەڵڵا. دەمە خۆش بێ کاکە ئامانجی گۆڵ دەستخۆشی لەو شاعیراکن کە ناوەهێنەوە کاکە دەست خۆش بێ. کاکە ئامانج زیاتر تۆ خۆت حەزت لە بواری هونەری میلی لە چی نێکێت چی بەشێکی زیاتر خاو مەقامات یان گۆرانی سەر مەخامە چکە دێک دوشتم لێ چونکە دایما غەمبار و بێتاقەتم حەزم لە گۆرانی مەخامشتە کافەتی کوڕەکە. ئەڵێ خۆمی بەخاف ئەڵێ خۆمی ئێمەش دایم بێزار خۆی با پێ بڵێ هونەرمەند دەگەر بێت و قەنەعەتم وایە هەمومان خەم پاڵ نەرمانەکە بین بە گۆرانی بێژ خەڵک ئەو ڕاستیە نازانێت ئەگەر خەم نەبێ ناتوانین بین بە گۆرانی بێژ قەنەعەتم وایە مامۆستای هەموو هونەرمەندێک خەمە ئەنجا کە خەم فشاری بۆێنێ ئەو خەمانە ژێمەکە هونەربەدان بکڵم پیر نابێ گۆرانی بێژنی ئەوەی ئەو خەمانە بەدەم گۆرانی و دەرەکەیت چە تۆ مەجموعەیەک چۆن ڕێی ئێنەرژی چەنێ خەمێکە دەکەی بۆ مەخامە و بەڕاستی ئێمە چێژمان دەبینی دەم خۆش بێ و سەرکەوتوو ئینشەڵڵا چی لای کاکە شەمێران مەیدانی خۆشەویست زین ئەو چی بۆ ئامادە کردووی هەر گەڕانەکەم لە خزمەتانە پێشکەشیەوە بینەر و بیسەریەکەم دەستێ خۆش بێ کاربوونە ڕسلا مۆبایلەکە دەباوکە بڕۆ سەرە چینە گۆرانەکان لەبڕی کە بەڕاستی حەز بە حەقورانی بینەر و بیسەری خۆشەویست دەکەن لەبڕی کە چیلدەقەیەک دواکەوتین بەهۆی تەکنیکی خەلەلی کارەباییەوە دەستان خۆش برادەران بوون بینەرانی خۆشەویست دەوای بتان دێکەین و تشکاکە شەمێرانی خۆشەویست گەڕێنێک دڵی هەموو لە خزمەتانە میوادارم بە دڵێم لایەک بێت بۆ بینەران و بیسەرانیش.
دیانا هموی راشو هیواگیان لنوسین غاما آخ لیلو داخ لیلا کمه لیلا پنجری باباوانا روی نازار نامدیری بینەران و بیستەران و ئەوانەی کە لە لای خێر بێتەوە کاکە شەمێران دەمە خۆش بێ قوربانە. نەخۆشە سەرکەوتوو بی لەگەڵ کاکە قوربانە. ئاماژە دەنگ خۆش ئەمڕۆ لایڤەکە زۆر خەڵبەڕاستی ڕاستەخۆکانی زۆر خەڵک دەستخۆشێکی تایبەتی نادۆ بەڵام فریا هەموو داوای لە بردنشەکەن سەوتمان شێوازەکەەوە ئیلاهی دواتۆکنی چل دقەیەک وەکوتن بەبۆی کارەباوە بوو داوای لێبوردنتان لێکن و ناوەکان زۆر بەڕاستی ئەوانەی کە لەسەر خەتن دەستخۆشی لە کاکە ئامانج کاکە شەمێران چیان ماسەکەن سڵاو خۆشەویستیمانێ مەزروی و گوێبیستانن و دڵنیا بە چاوەڕێم ڕۆدوشتی خاوی خۆشتان و چاوەڕشی سەری ئەو خۆشتان لێ ئەەکەن و شتەکانیەوە زۆر پێرفێکت و خۆشەکە و نەردست خۆش بێ ئەوی خاو بۆ و مەسخا جوانە اینجا با بچینە لای ئەوەی کە چەند قسەیەک شەرنی هەموو گۆرانی وایە بەس گۆرانتان زۆر پیاڵێن ئاگادار بن کاکە ئامانجی گوڵ تۆ لەگەڵ کلیپ و شتا زانتایسە نەتکردووە ئەی لە پرۆژەتانیە لە داهاتووەکە والله ئەگەر بێ بە یعنی سەردانی ئێرانێکرد من جارێکیان بزانی بۆ ئەو بۆ کە کلیپێ شتێ بکەی بەڵام بۆ شایی بوو یعنی چی بۆ شایی هەسەکرد ئەی بابات مادەم باسی شایت کرد ئەی لەگەڵ شایی شتەکان چۆن تۆ کاکە شەمێران بە کەمی زۆر بە کەمی ئەڕۆی مەگەر شایی برادرێ دۆستێکی نزیک بێنە زیاتر حەسان بە دانیش نەکەن تۆش بە هەمان شێوە کاکە شەمێران بەڵێ کاکیراگەنە حەزە بە دگادەکانە ئەو پرسیارەیەکی تۆ لەمی بکێت دوکمانەگرێت تۆ لەمیش بکێت دوکمانە لە باش لە پرسیارەکان ئاڕاستی هەردووتانەکەن لەبێ یەک بوار و هەر یەک شواز بە تاکید بەدەگنا دەنگیشتان زۆر خۆش و زۆر نزیکە لەیەکەوە چۆن ڵێها احترام خزمی خەڵکی شوێنێکشی احتمالی هەیە بەشیری نەگەت دەنگتان بەڕاستی زۆر گونجاوە لەگەڵێکە هەر سەرکەوتوو بن ئەی پەیوەندی هاوڕێیتان چۆنە لەگەڵ داوی تر بێجگە خۆی خۆدان بەڵێ زۆر بێمان خۆشە لەگەڵ هەمویانە یەکوا هەردەم لە خۆشاوی هەمویان ماچەکەی سڵاو خۆشەویستیمانێ بیان هەر سەرکەوتوو بن کاکە ئامانجی گۆڵ بەڕاستی جارجار لایڤەکەشمان لێ ئەکوژێتەوە بن ئەوە هاتەوە بۆی کاگاداری کاکە ئامان بچین لای گۆرانیا پرسیاری کەتان قاپی قسەکانتان نابێکە لە کورتیێنەوە بە دەستخۆم هەستەکەم حەسەن لە پرسیار حەزەکان کێشەمانێ بەسەر پرسیارە لەوکەی هەردوومانەگرێتەوە لە منیشی گەهرەوەگرێتەوە لەبێ بوارەکەمان دایمەن بەیە کوین بۆ گۆرانی وتن و دەرکەوتین بە یەکتری ئیترە زۆر گادەوینەکانمان بە یەکۆیە زۆر سپاس یەکەم خۆم نەڵێم لە ڕۆنم دوو پیاوە لە بەرنامەکەمان زۆر عاشقی دەنگی ئەم دوو پیاوم لە هەونەری میلی بە تایبەت ئەو شتە خۆشانەی کە لەناو ڕەسەنایەتی کوردیا هەیە بە بۆ شتە چەپڵەکان شتەکانی کە ئێوەی بێژن شایەتم هەیە کاک شەحمازە و جارتومە کاکە ئەو وەرانەی کاکە ئامانج و کاکە شەمێران کە لەگەڵ کوڕی کاوتان نازانم کاگەرکان لێ ڕێز ڕۆدان هەیە بۆ ئەوەی کە لە یەخوا داوەشێت خۆشوەی کردجایم ڕۆ گۆرانیشمان لێتانەوێتەوە نازانم دەستپێکی ئەم گۆرانەی خوا پیرۆز بێ بۆ شوێی کردن خۆی جارانەوی خوا پیرۆز بۆ شوێی کردە بەڵام بالات بێ ئەو دڵێ بەس دیار ئەم پیاوە ناخی عەجەدراوە یەخوا داوەشی نازانم کێ داوەشێ بەڵام قەی ناکەمادەم توی بەجێشە بۆ دەنگ خۆشەوە هەر داوەشێ ئێستا بچین لای چی گۆرانیە ئەمەی کاکە ئامانش کاکە شەمێران تۆ هەرە چینە ناو گۆرانیە خۆی سەوتە دادەوە یەک سەڵتی مایکشن بۆ ئازا ئەم مالکێش باشە تەوا عیبی نەماوێت بچین لای گۆرانێ ئەڵا گەرچین لای گۆرانیە زۆر خۆشحاڵ
سێخۆڵ نام نەگوەگەوە خۆشنێڵم اینجا تۆ خۆ مامۆسا و خۆشەویستی قوربانێ بم حەدمنی لە ڕویەوە ژێ خیانەت لێ نەکەن الو الو ئەڕڵا گۆرانی یەخوای نەگا یەخوادا وەشێ بۆ شوەی کردێ الو فقط گرانه پێشکەشەکەین بە هەموو بیران و بیسەرانی ڕادیۆی گەڕیان ئەوە جەزای خۆشەویست و هەموو کارمەندان لەگەڵ برای خۆشەویستم کاکە شەمەرامەیانەیە پێشکەشەکەین بە هەموو لایەک و بۆ کاکەی وای خۆشەویستیش تركي دلداري خانم توبة من كرده تركي دلداري خانم توبة من كرده يا خوادا وشي وشوي كرده يا خوادا وشي خانم وشوي كرده بامانة بي والله وضلي برده بامانة بي والله وضلي برده تازه کردیتو آخدلا گیان 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 جمعی سلاو بیتر لدوی تو آخدلا گیان بیتر لدوی تو یکم خورم یا بگیرم ببرا آمای و گیان شوی لطو یا بگیرم ببرا آخدلا گیان شوی لطو لقري بابونا يخلو والله ابوها لقري مال من مال وسيم مال هدايته مال من مال وسيم مال هدايته بس يقيم لنا شكا لا يا لايته بس يقيم لنا لا يا لايته كاكا هنر فقد براديك الرياض هاي خلاي شب شماري داي بيد لقيا ام ديوا وديوا خلاي شب شمار ام ديوا وديوا ديوي كي مانجا شما ديوي كي شيوا ديوي مانجا كا داي بيد لقيا يا بقريب يا أخلق يا شويلك توبي يا خوادا وشي وشوي كردي يا خوادا وشي وشوي كردي ما ندبي وما ودلي بردي ما
دڵی بردو هەلا فقط بۆ مامەجەزا و کارمەندانی ڕادیۆ چاومانە بژی هونەرگیان بژی وتی شووناکەم من بە شەمێران وتی شووناکەم من بە شەمێران شوەکە بە ئامانج بەخوا باڵا بەرز و جوان ئەیکا بە ئامانج باڵا بەرز و جوان باڵا باڵا تاوە وەخوایی واگیانی باڵا نوێنی باڵا باڵا تاوە وەخوا دڵە گیانی باڵا نوێنی کەرامات لە دەست خانم شێخانە سێنی کەرامات لە دەست شێخانە سێنی مال مالسي ديوار ما بينا مال مالسي ديوار ما بينا كسمة زينا قيل خانم لو كينو بينا كسمة زينا قيل لو كينو بينا لو كينو بينا ئەگەر نەزانێ گۆرانیە سەڵانە مان خۆشترێنە بە خۆشیوانێ شميرا وأم هوايا تازر رويشوا بخوي لقلبي تازر رويشوا بخوي لقلبي بشكم لو شوا اخوان اوسر كوتوبي بنخت نختا باب رجتا بنخت نختا باب رجتا دولة وردا بخوا قسموكا بوردا وردا مانج قسيبوكا كم خوشا أقتل جيان جان 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 صبري بوسيني هرچه نروانم بناو و خیلا هرچه نروانم بناو و خیلا خیبلم دیار نیا والله بینایم لیلا خیبلم دیار نیا لیلایم لیلا یخوا داو شی کادم بو شوی کردم یخوا داو شی کادم بو شوی کردم با امانت به والله موضوعی بردم با امانت به موضوعی بردم شلا
صوبك أسأل قلب أخذلك يان بدو صوبك منيش شكل يا مقروقال لا يا كثير من الكا لا يا كثير من الكا شغلة شريعتي والله دين بطالك شغلة شريعتي دين بطالك يا داوشي بيد الأيقياني وشوي كردي يا إخوة داوشي وشوي كردي ما نبي أود الله يبردو ما نبي أود الله يبردو هرمجي ودمتان خوش بيتو للخوشكين في خيش كاربرو قربان أبدا خوشي وان نمرو كشكارني مبراني بيتو لقد أنا خوشي أم قراني المتابد كشكو بكاك جزاء إخوان كرة كاروانيم كان بباروا إخوان كرة كاروانيم كان بباروا ترخى واشكن طلشت بلا ياروا ترخى واشكن بلا ياروا بلا يارك ياما فيتنا كاروا بلا يارك يدي فيتنا كاروا هاي فيتنا كاروا يا قلم بينا يا باشا قلم بينا تبيد لقيانا تبها شو تايدا موقفك تايدا خانم جانا تبها وشو تايدا موقفك تبيد لقيانا تبها وشو إخوان كرة كاروانية إخوان كرة كاروانية أسبك مشلا إخوان كرة كاروانية أسبك مشلا سرخا وشكين باوانم لا خاتو قلا سرخا وشكين لا خاتو قلا أقرب يا بردا أو دم بتسكولا كل من دور وتدوري من دور وتدوري نبي وادور بيه من دور وتدوري نبي وادور بيه دك سبب كرمان ضلشت دقرو ركل بيه دك سبب كرمان بابكرو ربيرو يرش بيه وان كرة كاروانيم كان ببارو سرخا وشكين مدلا بلا يارو بلا يارك كيتو مرة فيتنا كارو بلا يارك فيتنا كارو يار رقا كي كلا بيد لقيانا وانكردين بري رقا كي كلا بيد لقيانا وانكردين بري الساتيا يرو سكتم داوري الساتيا يرو بيد لقيانا سكتم داوري أونا خميدا بمني بيتارا أونا خميدا بمني بيتارا دسك يا مرقم هيوا تكرم ببارا دسك يا مرقم تكرم ببارا آخر بوم بينني كل لو بخا تخوا بوم بينني كل لو بخا ظلام قلوكي من والله برزو دماغا ظلام قلوكي من برزو دماغا هيدي سنباري خم نازنين نيش ولا دي سنباري خم نازنين نيش ولا اليوم ودوري كبرا من قراب يوم بيك جرمالي مني
خوشی نبینی لآخر زمان خوش حالم لبرنامه کم آمان تو سمران خوام كرة أو كشة خوام كرة كاروانيم كان ببارواو سرخة واشكين منمرم بلايارواو بخوا خوش حالم كايلم ليلة ايرواو من آليرواو بخوشي آمان جو شميرانا طبعا يار 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 تلو تلو اللي عتلو تلو اللي عتلو تلو اللي عتل بسرة اللي عجانا مني دابك وشو شمالي شمسا يو شمالي شمسا يو شمالي شمسا بزوانيكي النعلم هوار الرب بحالم بزوانيكي النعلم يساكم عوام اوتشبيم لخالم اوتشبيم لخالم تلو 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 تلي عشان دجوانا تلي اقري لم بردا لقل معنا شريكة لقل معنا شريكة زين هاي بزي كاكا شميران كاكا امان حاضر لقل يعني الله قبري طولان بو خلال زود واقع بين ذلك هاوارورا لو رجي علين خدا حاكمة هاوارورا لو رجي علين حاكم خدايا او نمنتا وان بارم تشيب كم بيملا دوامنايا خداوا ريدكم من تنيا لو خدايا بسكم دردي او ظلام تنيا للاي يردايا خوش حالم يا صديق مالم برنا مدايا كاكا امن شميرا لقال ماما هواية تلو تلو اللي عتلو تلو اللي عتلو تلو اللي عتل بسرة اللي عجانا مني دابك وشو شمالي شمسا يو شمالي شمسا بشي فقط برادي كمال محمود دلال السلام وما نجزاه بس مش كاكو ونبي دەستان خۆش بێ و بەخێر بێنەوە دەستی خۆش و خۆش خۆشایە بەڕاستی هاوڕێ ئەوزای میوانم داوردەکە نەزانیکە بەڕاستی برادرانی کۆنتترۆل و بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاو و ڕێز بۆ هەموو لایەکتان ببورن وا چوومە ناو ناخی گۆرانەی خۆشەکانی ئەم دوودەن خۆشە بەڕێزەوە بەڕاستی ئەمزانی منش میوان ئەو قسەی کە کردی و ماڵ بەسە دەفعدان کردم زانی هەردەمتان خۆش بێ و سەرکەوتن تۆش دەمە دەستی خۆش بێ دەستی زیاتر حەزەکانش کە دەمە خۆش بێ برادران هیوادارم بینەر و بیستەری خۆشەویست چێژێکیان لێ وەرگرتبێتین کە ئەمڕۆ حەقمان بۆ کردنەوەی کە دوا کەوتین لە پرۆگرامەکەمان جا ئەنجا ئاچینە لای چەند پرسیارێک و کاکە شەمێران ئەم بەهار پرسیارەکانەوە باسم کە لێمەوە ناوەڕاستەوە دوتانە بێتەوە بەغێری کاری هونەری کە هەمومان بەداخەوەم قسەیەکەم لەم کۆمەڵگەی ئێمە کوردوارێ هەمومان بەکارە هونەرەکانمان ناژین ئەڵبەت دەبێت ئیشێکیان شتێککە لە پشتیەوە هەبێ بۆی کە بژێوی ژیانمان کە سەربەرزانەترین مافی هەمومانە و هەرچی هەمومان چی و بەچیەوە خەریکن زیاتر بێت سار بەکاری هونەری هەر کاری هونەری هەر سەرکەوتوی تۆ کاکە هەمان چ والله من 1000 فعلمێنە ینی 1000 ئیشی هەیە من بێ لە هونەریەکەشە داوامی عسکەریەکەم لەکوێ کاکە لە خوار چەمشەوان لە قادرکەرم پۆلیس دوێنش لە شەڕاتی نەچوین بۆ داعشگرین بۆ خۆی دەستمانە بەڵای غواریان کردو تیان 4 داعش لە مەنتیقەی کەرکووک و دووسای لەو بینە بۆ ئێستش لەو باسی ئەو بابەتە کرد ئێستش ئەومە شتا هەر ماوە وەڵام ماوە ئێمە دوێنە لیوای پێنجی چەمچەمادن ڕۆیشتین بۆ هیچمان دەست نەکەم هەر سەلامەت بەس کاکە ئاگاداری خۆ مەنتیقە قورسیشە خوای گەورە ئاگای لێتان بێ و هیوادارم تۆ و برا پێشمەرگەکانەوە تۆی ئاسایش و پۆلیسەکانی ژەمیشە خوابتان پارێزە بۆی کە بەڕاستی نیشتیمانتان لە چەندین چاڵەمە تەنگاری جۆرا جۆر ڕزگار کرد و هەر سەرکەوتوەکانی بەغێری کارە هونەرەکە تۆ ئەو ژەگەڵت کاکە کاچی مەیدانی یەکجاری هونەرەکە کە هەر سەرکەوتو ژیانی هەفسەجیدان پێگەناوە پرسیارە شخصیانەش احتیاجی ئەگەر بکرێ من دوو مناڵمەیە و خێزانداریشم و
بەخۆ ئەرز ئاسمانیش خۆش بێ خی گەورە لە یەکتان نەکەوازە مەختەعیشی حەفلەکەشتانە بینی وەختی خۆی ڕاستکەزیاکەم وڵای پرتی واز لە گۆرانی تێوتمەوە بوتمە با خەزورم خەڵەتکەن ژنەکەی زانێ بۆ ماڵی خەزورە بۆ ماڵی باوکودایکێ نانە گونا حەودەنگە خۆشە ڕاستنە کوردیانە احترام مەیەم گۆرانیانە خۆی ئەڵێ ئەوە کوردوارەیە و گونا حواز لێ بن خەریکە ئەو شان ئەفەوتێ گەلێوەرە بن بەڕاستی هەرگیز سوازی هەمیشە و دەنگەتان خۆش بێ و سەرکەوتوو بن ئەی تۆ خێ بەتەمای شەڵا کاکە شەمێران ئەجارە بەتەمانم داگی وایان ئەی ئەتوانم پرسیاری موالد بکەم چەند چەندی خزمەتم قەچێرە چەند والدم ساڵ 94 کاکە گەنجە بۆیەش نین ئەیتوان ئامان هەردووتە مناڵ نەچاو منە پیری هەزار عیب ماشەڵای ساش خۆزی جوانی قوربانە چاوتان جوانە ئیشەڵا لە حەفلەکەدا بەشداریەکەی بە چاپڵەوەیە چا ئێستا بە حەقکەینەوە بڕۆ بەرنامەی حەقا ئەمەوێ هەرچی هەیە بە دار و بەربی خەرەسەری ماقنێ دەفەکەتان بۆ لێمە بڕۆ ئەگەر خۆشتان دەبێنەوە شتێک کێم دەفەکەشتان بۆ لێم و حەزەکەم چەشتێکیش بەدەفەڵ مەکاکۆنەری شۆ ئێستاحەتگە داماوەکان بێ دەفەی پشتە بێرەوەکانی کامیان ئەوە بزانە سەڵی تاوە نەڵڕایینی پێوەلای بەوەنە خۆش ئەو زرد ئەوەڵ خانە پێوە زڕۆر لەشە ناخە ئەمە قەینا ئەمان پێوەی نییە خۆشەوە بەکارێنم سەری سەرەوە باش وەڵا تۆ خۆت کێشەمانێ دێ ئەوە بۆ بارینی بۆ ناوە سەڕی دەفەکەی شان بۆ کاکە هەدە بەیشان مایک بگرێ بەیشان مایکی بەدەخۆ بۆ کێشە نیە یەخەکانی شپێکی کاجزا یەقەکان باشترە یەقەکان ئەم یەقانە باشترە ساقي بياوة ساقي بياوة ساقي بوتيقاوة دوم يقاوة سيري والغريب قدر مزانا قدري غريبي ويا يا قلانا اي ما قبل توارد ودردي هرد قريب تاف ويا يا كايساني هرد قريب تاف ويا يا كايساني سال خزمتي ضلي بدبخت مكان سال خزمتي ضلي بدبخت مكان دام بنا مردي لليداني خاز دام بنا مردي لليداني خاز نمزاني بو من خانم مريش ودارني نمزاني بو من خانم مريش ودارني آخ 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 يا مان يا مان يا مان يا مان
زۆرتان بردم گیانە چاماوەیەگیە بگری سەبر سەبر تا دایکم نەبینم مەم خەنە ناو قەبرەیەوە ئەیەوە داريان يا سبب اليوم قد ما دراود خويا وميليا ايوا بغدا لو دفونا يا رنقي بدل خويا وصية ميا وصية الرفيقة ما يكن عادة تقبي وفا خويا مكر رفاقة لا تقبي وفا خويا مكر رفاقة گۆرانی تەحویلەکەین بە خۆشی کاکە ئامانج و کاکە شەمیرانی گوڵ مایکمان بۆ بڕێوادەمایە ئای ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی دەرەقتۆ بۆمان بۆ چوا بێمەیلی دەرەقتۆ بۆمان بۆ چوا بێمەیلی چلکی زاخەناژیان دۆزنەنیشێ جان 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 لە بەرگەکانی ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی دەرەختۆ بۆ من بۆ چوا بێمەیلی دەرەختۆ بۆ من بۆ چوا بێمەیلی مەیلێکمان دارێ بەدڵنی یابین مەیلێکمان دارێ بەدڵنی یابین کەم دەستما دامێن شێخ و مالامین کەم دەستما دامێن شێخ و مالامین ئەرێوە لەیلی باوانم لەیلی ڕەحمی خێرێ بێ بۆ چوا بێمەیلی ڕەحمی خێرێ بێ بۆ چوا بێمەیلی ساقی بۆم تێکە لەو مەیە کۆنە ساقی بۆم تێکە لەو مەیە کۆنە بابزانین گاردون مەرامی چۆنە ئەرێوە لەیلی گیان 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 باوانم لەیلی ئەرێوە لەیلی باوانم لەیلی بیکە لە ڕێی خوا بۆ چوا بێمەیلی بیکە لە ڕێی خوا بۆ چوا بێمەیلی بیکەشی بایی خۆم ڕۆ ئەوسیا پۆشە دەردی عەشقێنی شەمێران وەزمسان خۆشە شای و زەماوەن ئامانجەر بە تۆ خۆشە ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی دەرەختۆ بۆ من بۆ چوا بێمەیلی دەرەختۆ بۆ من بۆ چوا بێمەیلی ڕەحمی خێرێ بێ بۆ
بچوابێ بەگوڵان و بەگوڵان بەگوڵە بە ڕۆژە بەگوڵان و بەگوڵان بەگوڵە بە ڕۆژە لەبیرم ناچێت ماچیە و ڕۆژە لەبیرم ناچێت ماچیە و ڕۆژە ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی ئەرێ هۆ لەیلی باوانم لەیلی بیکە لە ڕێیخوا بەچوا بێمەیلی بیکە لە ڕێیخوا بەچوا بێمەیلی بخێر بێنەوە کاکە ئاماش کاکە شەمێران کاگونەریش هەر بخێر هیوادارم ئێمان ڕازی بن هاوڕێیان لە خۆشی ئەمان بەخوا کاکە تازە کۆڵ ناین دەست پێکەم تازە من دەسەکەم بۆ بازم دەمێکەوە بە زمانم نەوتو زوش حەسم زۆر بە زمانە زۆر زۆر مەوت سەوتی خۆش ئاوازشماندانا بە خۆی تەز دوورکەوتین لەو بە زمانبەت خۆش هەرگیرم ماوە خۆی بێ لەگەڵ سەردەما بگۆڕی مامەیوە ئاوازی بەڵام ئێمە ناگۆڕێن دایمەن هەر ئەم ئاوازان ناگۆڕە بەڵام من خۆزە گۆڕانکاری لە هەم بوارەکانی هونەرا کەمەوە حەز بە دانانی هەموو جۆرە ئاوازێکەم کاکە کاکجەزا لە کاکزام بیری ستافەکەی خۆمانای ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕەنداوی گەڕیانی تایبەت دەکات جا حەزیەکەی گەڕیانێکی یان بۆ لێ بە سایزەرەوەیان شتێک کە زۆر زاڵم بەسەریات حەز لێ بێکەوە کاکە شەمێران باش بە داوای لێبردنەوە لە بینەران و گەستانی خۆشەویست بۆیە ژمارەکان نەخوێندەوە ئەمڕۆ لەبەر کاتی و کەمی بەرنامەکەمان کە زۆر دواکە و حەزم نەکرد هینکەین بە داوای لەبدۆ حەزم نەکرد پەیوەندیەکان وەرگرین لەبەر ئەوە بوو کە پەیوەندیمان وەرنەگرت زۆر داوای لەبردمان هەیە بۆ بیسەر و بینەری خۆشەویست لە هەر شوێنێکن و لەبەر کاتی بەرنامەکە حەزم کرد دوو خۆشحاڵە حەز ئەکەین زیاتر بە هونەرەکە لە خزمەتتان نابین ئەگەر ئەمڕۆ پەیوەندیمان وەرنەگرت داوای لەبردنتان لێکەین ئینشەڵڵا بۆ بەرنامەی ئایندە و لە خزمەتی چاوەڕێی گۆرانی خۆش بن لە کاکە ئاماژ و کاکە شەمێرانەوە و کاکە ئاماژێت کۆمنتەکان ئەگەر تۆ زەبخێمە زۆر زۆر بەدانێکیان کچێک نووسیوەتی تۆ بۆ لە ژیان بێزاری و خەریق بن بە تەمام شوکەم بە ئاماژ دەربەنی شوبە من کە ئەڵای کەمە دوان و لە خزمەتیان بێزاری شایکەی ناوێ ئەوێری خەزورەش منێرمەدا ئەڵا باوکە بە ئاماژ چۆن ناخۆشە خیرەتەکە ناوە نسیانە خەسوورێ ولی هەڵە کێشەوی خەزورەمە و کاتە جەڕاسی ئەگەر دوانیشم بۆ خۆم و خەزورەشم لە خزمەتان ئەویش گەنجانی وڵا باوکم حەقێکی سەردانە تۆ بۆ پاسای خۆ دێنی تۆڵی بە ئەویش دانەیە بێنە دانیێڵە کاکە بۆ خۆ دەکوژی بێزار لە گۆرانەکان بۆچی بێزارمە قورئان کەس نێنە دیانە خۆ من دڵخۆش بێت بەڵام من بۆ خەڵکی بێزار بم بۆ مۆزعێ وڵاتە بێزار بۆ نەشتێ بێزار منە ئەو باسی ئەوەت کرد پێش بچین لای گۆرانی ئێستا هونەری میلی تەمان لە ئاستێکی بەرزایە شەرح و ساڵسپاس بخوا لە هەموو ڕوانگەکانیەوە لە هەموو چمکەکانی هەم گۆرانی شاد و بەندوتنیشنەوە بەتایبەتی ئەمانیەوە شادی پێوترێ ستایلی شادەکان ئێوە ئێستای دۆخی هونەر لە وڵاتی ئەمە چۆنە بینن چۆن ینی وەزعەکە تاشەن لەبارە بۆ گۆرانی وتن بەڵای زۆر دەرەجەیەک نییە لەڕووی مادوێ ئێستا بۆ منە زۆربەی خەڵکی سا تەلەفۆنەکە بۆ گادە بڵێ دووەرە خەڵک زۆر بەخۆش ئەمە لەڕووی مادیۆ زۆر کەم لەڕووی مادیۆ بەڵێ هەموو ڕووی ساد و زۆر خەڵکەش بێتاقەتەوە زۆرە کۆمەڵایەتەکان و هەر شتێ بۆ منە حرمەتمێ بۆ ئەوەی شتی سەقەت بێ خەڵک زیاتر بینەری ئەوەی جەوە بە تاکیدەوە زۆر باسمان لێوە کردووە کە بەڕاستی ئەمڕۆ شتانی کە زۆر بێ بنەمان بێ ئەرزشن بە زمانی ئێرانی بێ حیج لەم پەرێکن خەڵک زۆر جێ لەشتە هیچ و کوچانی گەڕێەوە بیت ئەگەر چێوە بیدیان ئەگەر شتێکی نەشیاو بڵێ سێکە هەموو تۆڕە کۆمەڵاتەکانە بێ بۆ بەڵام چەند شتێکی هونەری فەنی ئەکادمی پێشکەشی گەز گوێ ناگرێت سەم دەنگە خۆشەیەوە بەڕاستی نەڵە خۆدان بڕون چێژ و تایبەتی هەیە و تایبەتمەندێکتان بەخشێتەوە بە هونەرە شادەکەی کە خزمەتانانش هونەری ڕەسەنی کوردیە بەڕاستی ئەوانە ئەمڕۆ دەردی خۆت بەداخەوە خەڵک باەخ بەشتە هیچ و پوچەکانەیە هەمیشە ئەفونگەی گۆرانیە بڵێ تۆ لە ڕوو بێ لە ناو عایلا لێدێ لە شوێنە لێدێ من چوومەتە شایوە ئافرەت هاتەوە خۆی هەر پێنج کچەکەی وتێت تا گۆرانی دایگیانم بۆ نەڕێ ناوە بۆ هەر گۆرانیاڵێ مجلیسێ لەخوا بزای خەڵک لە ڕووی تێ لە ناو عایلا لێدا بەڵام گۆرانیە نەڵێش تۆ لە ڕوونەیە من لە لای ناوێ ئێمە عشاری بەخوا من گوێ لە هەنێ گۆرانیە ناگرین بەس ئەم گەڕیان و خواستەیەمانە خۆش ناخۆی بە حقل کاردزار لە دایمەوەی تۆ پێشتر دایم حەزی بە گۆرانیەکە کە بەڕاستی بڵێن ناو عایلا لێ بدرێ لەناو پاساکە ئەچنی بۆ سەیران ناو تەکسیەکان لەگەڵ ئەمڕۆ بە هیوا دەنگم بکاتە و کەسە بەڕێزانشکە یانەوە کاری هونەری بکەن
کاتان لێکەم هونەری میلی خۆی گەورەیە ئەمەی شێوێنن ناشێوێ هونەری میلی ئەو هونەرەیە کە خەباتمان پێکردووە لە ساڵی 90 گۆرانیمان بۆ شۆڕشەکانی کوردوتووە بۆ برادرانی پێشمەرگەوتوە کە بەبەند بە گۆرانی شاد خزمەتان پێکردەوە هونەری کوردی مەشێوێن بۆ ئاراسیکردنەوە سوشیال میدیاجا بۆ نەکبەتی سوشیال میدیاش ئەو نەگەر ڕەحمانە بەڕاستی بەزەی بە هونەری میدیا ناکات هەر کەسێک گۆرانی ئەڵێ مە هونەرمەندی میلیە وەڵای حاشا ولا هونەرمەندی میلی نییە هەر کەسێک ناتوانێت لە بوارەکە خزمەت کا بە جوانی بە خەڵک ناتوانێت پێ بڵێ هونەری میلی ژەراوە نیە تۆ دوو گۆرانی شەق و شەبزانی و بڵێن گۆرانی بێژ هونەری میلیە نەخێر هونەری میلی چەند مەرجێکی هەیە وەکو باسمان کرد خۆشی و ئەدای تۆن بەرزیەمانە لای خواوەیە بەڵام خۆشە بە زانیاری پیاکەی بۆ ئەداکردنی گۆرانی وەچۆنەتی و کەلیمات وانە هیوادارمە و زانیاریە بە چاوەڕوونیە بۆ خەڵک زۆر ڕوون بێ بۆی کە ئیتر زۆر درێژە بە قسەکانمان نەگیرەوە چون لای چەند گۆرانێکی تر و یەک دوو گۆرانی کاڵێن و کۆتایی بە پێش جارێک کۆتاییمان ماوە بەکەم دوو بەڕە زەمان دەستکەوتووە حەقتان بۆ کەن و جارێک کۆتایی تێنانین و ئەشتای کاکامان حفلە ئەیدە باش هەرسەکردو شيخ رشا لا نايخن دعوة يكن ماذا مويا بینەرانی عزیز و خۆشەویستم ژمارەی تەلەفۆنەکە نەخوێنمەوە بۆی کە زیاتر لە خزمەتیان برادران بین هەم بۆ شبەکردنی باسی هونەری میلیوە وتنی گۆرانی خۆش بەدەنگیان بەڵام چارم نییە و داواکارێکی زۆر لە کۆنتڕۆڵی بێ بیخوێنیتەوە بۆیان نەخوێنەوە 0771 471 52 64 0771 891 75 لە خزمەتی ئێوەین بۆ هەر ڕخنەوە پێشنیارێک و هەر بابەتێک لەسەر هونەری میلی بۆ دەنگە خۆشەکانی هەردوو هونەرمەند کاکە شەمیران و کاکە ئامانج داوای گۆرانی باخەوانیشیان کردو لەگەڵ گۆرانی گەڕیانە ئەوە چیتان حازرە بۆ دایجان چی یەکان گۆرانی کاکە سەد شتەکە لێرانە هاوچوون وازحنێ بەدڵی خۆ نایڵێت هەنێ داواکاری بدای لە برنەوە یان ناکرێت لێرە ناوترگا لەو مایدان ناو ستۆدیۆ هەروایە ئێمە دای لە برد نەکەین ناو ستۆدیۆ خۆشتر لای ئەوانی کە برادران دێمە لە پرەکە خۆمان کرد مرتاح نییە بعد ئینشاءالله هەردێن و خەم دەبێت سەڵ دەیە تەواو کاگە لە خزمەتان نابین ئینشاءالله سەڵ دەیە زۆر پێرفێکت هەڵای خزمەتان جان دڵ شکاوە عزیزم دڵ شکاوە عاشقی دیدار والله یاری فرمون کاکە ئامانج کاکە شەمیران فقط بۆ ڕادیۆی گەڕیان چاویان دەردی لا دەردم یێشی لا یێشە دەردی لا دەردم یێشی لا یێشیم مەگار لا خاکە داسی یەکێشم مەگار لا خاکە داسی یەکێشم نەزری خاسم بوو بۆ خوای بێکە نەزری خاسم بوو بۆ خوای بێکە سەر و پاپەتی مردم بۆ شێخڕان سەر و پاپەتی مردم بۆ شێخڕان شێخڕە شامانە تەوافت برە شێخڕە شامانە تەوافت برە لە من بیپرسە دەردی دڵچە لە من بیپرسە دەردی دڵچە
دڵەکەی شەمێران ئاش بکارەوە دڵەکەی دێوانم ئاش بکارەوە دڵێمدا بە تۆوەم زانی ماردی دڵێمدا بە تۆوەم زانی ماردی نەمزانی بۆ من هارێش و داردی نەمزانی بۆ من هارێش و داردی نەزرێ خاسم من بۆ خوای بێکەس نەزرێ خاسم من بۆ خوای بێکەس سەر و پاپەتی دردم دامەدان وتم ئای شێخ ڕەشتەوافت فراس لە مێن بێپرسا داردی دڵم چاست وتم تازەکەم تازە شووی کردەست وتم دۆسەکەم تازە شووی کردەست ئمڕۆ دانیشتم لە ماڵەکەی تۆ ئمڕۆ دانیشتم لە ماڵەکەی تۆ ئەمەش پێشکەشە مام جەزا بۆ تۆ ئەمەش پێشکەشە مام جەزا بۆ تۆ هونەر بۆم لێدان مەکەم مەشێنە هونەر بۆم لێدان مەکەم مەشێنە خۆشحاڵیم شەمە سەوتیان بێنە بۆ ڕادێی گەڕیان دڵیان مەشێنە هەر خووە خوەستیان خەمەر ڕاستە ئەو شۆی تۆ کردی بۆ مردن خاسە ئەو شۆی تۆ کردی بۆ مردن خاسە ئەڵێن سادەکەی دەربەن ئاوی هاش ئەڵێن سادەکەی دەربەن ئاوی هاش بەقەد ئاوەکەی خەم لە باندڵاش بەقەد ئاوەکەی خەم لە باندڵاش ئازیز وەراوە دیسان وەراوە ئازیز وەراوە دیسان وەراوە دڵەکەم تۆراوە ئاشتی کەراوە دڵەکەم تۆراوە ئاشتی کەراوە فقط بۆ ڕادەی گەڕیان دەشکەشە هەموو لایەک بۆ بینەرانی لایڤیش هیوادارین بەدڵی هەموو لایەک بۆ مەمەجزای خۆشەویست پێشکەشتان بۆ ڕادێ جوانە سەرکەوتوو بن ئینشەڵڵا تان خۆش بێ کاکە شەمێران کاکە ئامانج بۆ گۆرانیە خۆشە حەزینە کە بەڕاستی خۆشکاک و نەردەستی خۆش بێ خەمان لە دەنگێم دوو پیاوە تێر ناخۆین بە زەیسا وتمان بام گۆرانە کۆتایی پێبین و پێش بچین لای گۆرانی کۆتایی بە سەڵتی تەلەفۆنیشی کاکە سامان وەرگین لە سلێمانیەوە بەڵای کاکە سامان ئەم کاتت باش مامۆستای خۆشەویست خۆشەویستی کاکە سامانی گوڵ باشی براکەم یعنی مامۆستاکیان باشیش کورد ئەحواڵت چۆنە کاکە سامانی دڵ تۆ باشی برام قوربانم بە خێراتنی ئەو میوانە بە ڕێزانەکەین زۆر سپاس بەناوانیشەوە بە خێراتنی کاکە ئامانج کاکە شەمێران کاکە شەجەریان زۆر سپاس بۆ تۆ بەناوی ستافی گەڕیانەوە کاک سامانی بەڕێز چی دێ بۆ ئەم دوو دەنگ خۆشە و دوو نەرمەندە کاکە ئامانج و کاکە شەمێران ومێدەوارم سەرکەوتوو بن کارەکانیان جوانە بەڕاستی ئەوانە دڵی گەنجن بە قوربانم ماوەیە کە دڵی هەمومان ئەنداژی کردووە سەحابێن
بەڕاستی پێم خۆش بوو تا کاکە منیش واز لە پێشە شارینا لە بەرخاتری ئەمان لە گۆرانی لەگەڵارم تەواوی دەسوچا و خۆش بێ بەڕاستی بەرنامەکە بە تۆ جوانە مامۆستا جەمبەیەوەی بەڕێزەوە کە پەیوەندیەکەن و کۆمنتەکەن و هاوکاریمانەکەن دەستخۆشیتان لێەکەین و سەرکەوتوو بن چی دێ لەسەر بەرنامەکەمان ئەمڕۆ وەکو گعدەیەکمان لێکرد بۆ بینەر و بیسەر بۆ زۆر نەماکرد بە پرسیار تەلەفۆنەمە یەکەم پەیوەندی تۆیەکە وەرمان گرتو چکە بەڕاستی حەزم کرد حەق بۆ خەڵکە بکەینەوە بە شێوازێکی خۆش بەرنامەکە زۆر شعبیانە بەرپا بکەین بۆی کە لە خزمەتی ئێوە بین و چەند گۆرانەیە دڵتان خۆشکەین کاکە سامان جان دەستوشا و خۆش بە مامۆستا بەرنامەکە زۆر جوانە ینی لە زروبێکان هەندێک گەنج هەیە پارەی گەعدە و دانیشتنی بێنیە لە بەرنامەیەکی وایە دڵخۆشە بێت زۆر دەستێکن و کاگامانش باسیەوەی کە ئەمڕۆ وڵاتمان لە بواری اقتصادەوە زۆر سفرە خی گەورە ئیشەڵڵا ڕەحمێکات و بازار ڕۆ جوڵە بجوڵێ و هەمووی بێتەوە سەرسکەی خۆی و ئیشەڵڵا حکومەتی شایەک بە هەڵەکان بپشێتەوە بێتەوە سەرسکەی خۆی و داواکاریشمانەگەنا بە هەیە گۆرانیەکی دایجانمان بۆ بڵێ کاکامانج داواکاری دایگەندێ دایجان کاکە شەمێران و کاگامانج بڵێن ئەتر لەگەڵ تۆ یا خۆشترە بێت تۆ کەسێکی زۆر سادەی تۆ دڵی ئێمە هەی قوربانێ بم کاکە سامان تۆ گەورەی خۆتە چاو تاماجەکەم بەڵام بەڕێی من مرۆڤەکان سادەبوونیان گەورەیان پیشانەیە بۆیە بەڕاستی هیچێکمان لە هیچمان زیاتر نین ئەوەی کە هەمان و نیمان ئەوەی کە پێمان بەخشەوە هەری خوایە و هیچ کەسێک نابێت تەکەبوریە بە بەرامبەر بەو سیفاتە باش و شتێکی سادەی تۆ بەڕاستی ئینکاری لێ ناکرێت قوربانی تۆ خۆت بەڕێزی کاکە سامانجان خۆت بەڕێزی چاو ماچەکەم من چووکی تۆ هەموو کەسێکم و هەموو هونەرمەندان و هەموو وڵاتیەکەم هیوادارم قوربانی بەخۆشی بەرنامەکە لێکەین و ئومێدەوارە نەک سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ پەیوەندیەکە کاکە سامان خۆشحاڵت کردین دەستخۆشی لێکەین سپاس بۆ تۆ بەڕێزیت قوربانم ڕێزی بێپەیانم هەیە بۆ بینە بەڕێزان کە جۆمان لە دەنگێ بوو بۆ تەجوانی بەرامبەر خۆشەویستت بوو زۆر سپاسی تۆکەین و هەردەم لە خۆشییابی کاکە سامان سڵاو و ڕێزی بێپەیانی هەبوو بۆ ناوینان دڵی گەنجانی ئەم ساتە وەختی کە ئێستا لە بەڕاستی کە خەڵک زۆر بێزارە لە ڕووی سامان و هەموو گەنجانیش کار و کەسابەتی ویتر لە هەموو ڕۆکانەوە بەڕاستی ئەوەش بەم 5-6 مانگە ئاگام لێ بۆ خۆشم گوێتان لێگرم نەڵە حالاسا خۆشم جمهورتانە ئاگادار بن هیوادارە بەو دەنگخۆشنا هەر بمێنێ و هەردەم سەرکەوتوو بن و لە خزمەت بێ بەشمان مەکەن و جا ئیسا برادەرانی کۆنتڕۆڵ بچینە لای ئاخر گۆرانیان کراوەیە لە حەقمان نییە جەماعەتی کۆنتڕۆڵی بۆ دوانە ئەتوانن دوو گۆرانی کەشمان بۆ بنەک دانەیەک ئەو دایجانە کامەیە کە باسییانە کرد ئێمە بڕێ بڕێ هەر دایگانە تۆزە بەبێ مۆزیقادی لە حەزەکە بە دەفەقۆ ئەی باشم دەف بۆ لێم بەدینەگۆ دەفنێ ئەوە تەوان بایادی لێ بکەین مامۆستا عەدنان جاسمە ڕێز و پربدانێ بۆ مامۆستا عەدنان جاسم من هەمی شەر گۆرانی و دووبارەکەم ئەوەی مەخامات بێیە و دووبارەکەمەوە ئێستا وازی لێناوە خەڵکی کفریە مامۆستا خۆشەویستە لێرا سڵاو خۆشەویستی ڕێزمانەیە بۆی لەسەر پرسیشم کردوتمە گۆرانەکان دووبارەکەمەوە ئەوە گەورەی خۆتە کاگامانج خۆی هەمومان پێویستە ئەو تایبەتمەندیەمان تیا بێکە گۆرانیەکی فڵان کەسە بە فەقر و ناوی بێن چکە ئەرکی کێشا و نەرە دروست کردووە پێویستە هەمومان ئەوە بزانین و کە دەستخۆشی لە دەرهێنەر و دروستکەری و گۆرانەیە بکەین و دەستخۆشەوە فایشی گەورەی بۆ هونەرمەندان بە تایبەتی لە جەنابتا هەیە فەرموو جوانە گۆرانی کاکی جاسم بدەین کاکە ئامانج جۆ بە کەلیمەیەکی دوو کەلیمەش بەوەی کاکە سامان و بیرەکان ينوات خوازم دا يجيان مرقي نبينم آخ 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 دا يجيان دا يجيان دا يجيان يتل دوايتو كيخم خورم بيه كيخم خورم بيه
پارێزگارم یاخا دایەکیان وا نەزانی دەستی خەمت یاد لە دڵما دەرەکا گیانە نادایەکیان خوابم گرێ گەراجەی کوڕی تۆ لەوێتکە دایکی ماوە هنگیانە قەدری بزانە شیری پێوداوە دایەکیانە هاتە شارە ببورن بۆی خەڵک زۆر داواکاری بۆ دەستخۆشی لێکەین و سەوت و خۆش لایەک بێ من تۆزە خۆم گرینۆکە مامەوە زۆر بەڕەحم و بە وەفاشم دوابزانم 20 ڕۆژە دایکم نەبینەوە خۆکۆی 20 ساڵە نەبینایە ماوە خۆی گەورە لێت نەسێنەوە دایک بۆ ئەو کەسانی کە دایکیان ماوە دایکیان بۆ بێڵە من دایک باوکم مەردێنە 2009 جیان دەشتوم خۆلیان خۆش بێت ئینشاءالله ئەو کەسانێکی دایکیان مافا بوویان بێڵە وڵاوە فای دایک و باوک زۆر گەورەیە کە هەمومان دەستی پێوە بگرین چکە بەڕاستی ئەوەی ئەوان بۆ ئێمەیان کردووە بە 1000 ساڵەکە تەمەنمان بێ کە ناتوانین بۆیان بکەینەوە ئەوەنە عەزێتم داوە بە هەشتەوەنە نابین بەس ئینشاءالله قوربان لێبن بەڕێزیەوە کاکبوران خۆی لە نزیکەوە دایک میێناسی بەڕاستی کاکبورانی هەرۆک و کوڕە گەورەیکی خۆی خۆشەویست دایم هەواپرسیای هەبوو بۆ یەکتری بەڕاستی گەورە ئەفریقا وڵا کاکە ئەمان دەستی خۆش وڵا هەرچی من زۆر شعر و گۆرانیشم ئاوازیشم هەیە لەسەر دایکە ئاوازی خۆم و شعری خۆم ڕاستی هەرچیان بۆ بڵێ شار کەمە چکە دایک ئەو تایبەتمەندەوە ئەو سەحرە گەورەی کە خوا پێی بەخشیەوەیە باوەڕەکە مەگە تۆ لێرە شتێکە بەسەر بێت دوور بێ خوایە دایک لێوە هەستی پێەکە هەزار کەڕەوەم خەوێکیان خوێت و والحاصل پێناسەی باوکو دایک ناکرێت بە هیچ ڕستە و شعر و ئاوازێک ئەجا ئیستا بزانین کاکە تۆ شتێکمان بەتەنیا بۆڵیان چیمان بۆکەن بەڵام بەدڵی خۆتە هەن بە دوو خۆڵی بە بەتەنیا بکێشەمانێ ئێستا چیمان پێشکەشەکەن چی حازرە گۆرانی دوایە کۆتایی جەماعەت داوای سێقۆڵی یەکەن بەس کاکە باخۆیان بێت ناناکە باسێ قۆڵی بەقی چێ سێقۆڵەکە کاکزا حەزی لەم گۆرانیە کاکە هاونەرەمە کاکەونەر بەس تەباقەکە کوێیە سی ئەلۆ الو الو دو ئایتخوا لایەکمان بەرە عەفوو سێگایە سێگان ساقی گەردی کوا یاران دیارن ئەو ماڵای هەمە الو
فرق بيت زارا ضلو درونا بتوغوشي جانك اي عالم خاموشي جانك اي عالم خاموشي بجينا رجال بجي ساقي في داد بمسر وي بياني ساقي في داد بمسر وي بياني إذا كاتي بيويس درمانياني ساقي بمتك لو ما يكون ساقي بمتك لو ما يكون تبزان مقردون مرامي تونا ساقي سايقي سرم تميكري جنجي ماروا فيري خلق ميكري جنجي ماروا فيري خلق ميكري روج بوابوا من شميران وسرقلاني وزقالم دنيا سيش نبوايا وزقالم دنيا سيش نبوايا فيري ومردن وخالو عشق نبوايا فيري ومردن وعشق نبوايا او دم خوش بکن کامل شده هزار رسمي توم لا وقفانه هزار رسمي توم لا وقفانه لا زالم بكايا شوقي رواني توتشاو نشي في بلاد الدار درماني دردي زامكارا هزار رسم بي هربو بونوا هزار يار بي هربو بونوا فقرمها بلاي هوايان ياري كونوا اوي بيكر ياري كونوا اوي بيكر ياري كونوا هربق سوز افتار هر ورانو
قسە و گفتاری بەڵام چانەبوو بە قوربانت بێم سروەی بەیانی لە کاتی پێویست دەرمانیانی دڵەیەم دەربێنە دڕوانە پێیدا غەیرەکەمی تۆ هیچ نییە تێیدا غەیرەکەمی تۆ هیچ نییە تێیدا خۆزگادەم زانی ماڵتا لەکوێیە لە چی شانەکە چەند جارەگرێ ساقی خەمی من زۆر بێژمارە ساقی خەمی من زۆر بێژمارە ئەویش دەتاوی شەمەجان بێمەیلیارە نازانم بۆچی ئەو نالەبارایە ساقی گەردی کۆ شەبەق دەمانی شاقی گەردی کۆ شەبەق دەمانی ڕۆژ بۆ منێ ئامانج بۆ ماڵ وێرانی ڕۆژ بۆ منێ بۆ سەرگەردانی هلا إمام الجزاء جد 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 عزيز بهارو وقيان بهارو عزيز بهارو وقيان بهارو صوصا قرام وما لا دور ديارو لا دور ديارو شاري عشقي مني رورو خفي انا كراوة شاري عشقي مني خفي انا كراوة لداخي وضا ويرو او بيا ميلاوة والله جان بارا وي وي بارا داي داي بارا جان جان بارا تجدينا مردا رورو لا دوري ديارا داي لا دوري ديارا هاي الزينة فقط برا دي قريان ما متزاهم مستعمدان شامان بينران وبيسران هاكا قران ما مالان خوشي شامان دست بدن لازا اشجانم زامو دست بدن لازا اشجانم زامو زاني تازاتي
لي لا يا لملام ثاني تازات لا يا لملام عزيز بهار ضيجان بهار عزيز بهار ضيجان بهار سنساق الله لي يا دور ديار يا دور ديار يا بهارات كشك وراقين هوا بهارات كشك وراقين طلع عالم شر والله طلع من غامقين طلع من غامقين عزيز بهارة وجان بهارة عزيز بهارة وجان بهارة صلصال ولا والله لا دور ديار لا دور ديار هاي بيجي كاكا امان كاكا شمران الله الله هنا برو لا لا مجنون بدري دو سرينا يا مجنون بدري دو سرينا يا خمدو مامي واي داما وما ابي هرب جيم امان بوهي ويا امرو امان جو كاكا شميران ربي قبليان بين قرب بنويران هردم دل خوش من هردم بمين چونك بو ايام دايم هر خوشي دين وڵەگیان بەهارە وەی وەی بەهارە دیسان بەهارە وەی وەی بەهارە دەست و کێو ڕەنگین وەی ڕۆ لا دووری دیارە دەی لا دووری دیارەوە آخ وای 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 هەشێ هاساوە آخ وای 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 هەشێ هاساوە ماسەڵای گەردە لە من ڕۆی داوە ماسەڵای گەرد با لە من ڕۆی داوە هركاتي بينم شوكي لا قلبيا هركاتي بينم شوكي لا تقيا جانم وكاقر بمجصات زبانوتا جانم وكاقر زبانوتا ايكم وايكم ندفروش ميكم ايكم وايكم ندفروش ميكم سريع بينا بوانم باكفرناكم سريع بينا باكفرناكم کێشا دەنگە خۆشەکەی کاکامان و کاکە شەمێران بەڕاستی ئەمڕۆ وروژان دنیان و ئاگامان لە پەخشوی نەماوە هەر سەرکەوتوو بن و کاکەزار زۆر خۆشحاڵە و کاکبوران و کاکەرانە کاکە زۆر بەخێکەوە کاکە هونەردەستی خۆش بێ ئەمڕۆ هەرکەی کێشا و بە جوانی سایزەرەکە ڕازانە دەستی خۆش بێ و کاکە ئامانی زۆر مرتاح بوو لەگەڵ تۆیاوە دەم و دەستان خۆش بێ بەڕاستی هەردەم لە خۆشی و شادیا بن و بەڕاستی گەورەیتانە و دەستان خۆش بێ ئەمڕۆ ئەبێ گەردنمان ئازاکەن لە باتی سەعات هەزام دوو زیاتریشمان پێ ئەوەیتر لە خۆشتە زانجە ڕستم ئاگام لێ نووسراوە حاجی غەزورم ئاڕەوەڵاوە کاکزار لە کۆنتڕۆڵەوە حەزم دەنگیانەوە نشتیان پێشتی خۆش و ڕەسەنایەتی بە 5 بەرنامەکە تاڵ عنی بەرنامەیەکی 4 5 مانەوە پێشمان کردنەوە دووەم بەرنامەی سێمیشیان ماوە جارێ ڕەسەنیان زۆر لایە جای ئینشەڵا دەرفەت بێ هەر لە خزمەتیان نابین و پێ بڵێ حاجی غەزورم نەمرم یەک قاتێوەڵی خۆم بۆ دوورم کاکە ڕێزمانەیە بۆ کاک حاجیەوە تەلەفۆنیش کرد ببوو لە بەرنامایە ناتوان جوابایتەوە بەس بینەرانی عەزیز و خۆشەویست هیوادارم وەکو ئێمە چێژمان دەنگم دوو هونەرمەندە خۆشە بەڕاستی دەنگ خۆشە وەرگرتووەوەش خاوەری ئەو چێژە بن و چێشتان لێ وەرگرت بێ ئینشەڵڵا ئەمڕۆ ئێمە
ڕۆژی پێشەمە ئیدێنە کۆتایی ئەم بەرنامەکەم برا ئازیزانەمان زۆر هیلا کرد هیوادارم هەر سەرکەوتوو بن و بینەر و بیسەری خۆشەویستی چێژێکی تایبەتیان لە ئێمە وەرگرت بێ و تا بەرنمەیەکی تر و تا پێنجشەمەیەکی تر و هونەرمەندەیەکی خۆشەویستی وەکەمان بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ و سەرکەوتوو سەفرار گەر ئەتەوێ گوێ لە دەنگێ بگری بۆنی گۆیژە و سەرچنار و ئەزمەڕی لێبێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە